حياماتو سلام زاني اسمه بوكويتين يا الله يا الله يا ثاني برو در لي حاجه شي بين بو در لي حاجه قاش يعني ناخوار وكبه بباسكيل الله بشي انا بقول خليك جماعه الدواء برات كنا يلا ما حاجه جماعه ناخوار كانوا والله علي بالرينو برينو سر داي قشتك صلاة داني والله ما يدوش شفافي وانا خوش الله لو دي منا اشعر يعني طالون اشتي ملك بري هاي وردان لبي هاراني خوش يسم دوبين قشتي باسي سواري ان شاء الله برتماي مرو اسماء بروين لقد هاوريان كاك شفانو كاك محمد علي كاك زهناش ما ورد كاك محمد خوشيسه ان شاء الله برو اسمرو برو سيتكو تونيلاكيان اگر شوازي قشا كشما غوري باي خوشيسه راغري يوادارم لم رغي ما كابيا روين صك بالامر معناته قال هردوينه شو هردوينه صك بالامر كسكيا ولا بداخو عزتي او وفاتي كده والله هاو ما مشير هاو جرافل باسكيلي باش جرافل ها ما مشيرت هون الرا ما شاء الله ما شاء الله ها وريخوبه يا الله يا الله ما شاء الله لا شيره كان ارسال بالله واش مردم براسي دوای هورا زمانتي بران لقال هوراني خوش اسمه ام هورا زمانتي بران دوای هورا زمانتي بران لقال هوراني خوش اسمه وردو دايتر ان شاء الله سركين بروسر واني مرو ازمرو ليش بده فيديو باي خوش يسوق واسينو صلاة لو بالاوان انا صلاة 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 خوش ميزان برا برا بالامر ما نیم صقانه اوراني خوش ويست سر رقي دم عشان بازمرش بريمان تقدر سركين نمرو اسمر ان شاء الله شيء سمداوي لقل هاوريان ما بريان ما عنده شوازي قشتا بقورين برو شاخصورو ان شاء الله بباسكيل لقل هاوريان ما الرين بوشي برو درالي حاجي وردو ده هنغاواني برو شو درالي حاجي يا الله هاوريان برو شو درالي حاجي دمك نبينو صلاة ولا صلاة ولا توخر بدو توقع بخير يا مسلماني السلام عليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم لا توقع بقى شي ثاني يا الله صك صك ها انا مكي شيء صقي بيلانا ابي يا فلا مارتي يا واش يا واش يا الله يا الله يا واش توزكي ما بو فلا مار مان هاور يعني والله برد ما مول قلت نو ترسان مانن خوا رحميك خوا ليه بابا ني هاوا ورده بروتوني لك ما شاء الله كاك محمد وكاك شفان باشرون
جهاران لخوا لا گواستنەوەی مەرحەمەتی سارەیەکەن بۆی مانگوازێتەوەنێ بۆ ئەو دیتونێلەکە ئابزان ئەوە ماگوازێتەوە ئەرە وەڵڵا خوا ناردی ئەوش دووتانیەکە ئەگەر زان نابێ ئەو دووتانیە هاورانی خۆشویست طبعا ناتوانین بە تونێلەکە تێپەڕین لەبەرەوەی ڕێگە پێدراو نییە بۆمان بۆیە ئێستا پاسکیلەکان بە ناچاری بخێنێ ناو سیارەوانێ بۆ ئەوی بڕین بەرەو دەڕەڵەی حاجی جارە کاک شوان دەڵەمەی حاجی يلا يلا بركة باشواني خوي قري تبع حياتي جيبك هزاك سركة مين يلا بسم الله دعك يا اخو شو احمد عندك والله هيك دقة بس اخوان ما قري لا انا بنر هيك دقة بس بس هيك دقة والله هيك دقة بس ولا تمرز يمك شي مراتوني لك بسم الله هاك شوالي وادي سائرة يا الله بسم الله حيامان شوي حيامان يا جي بخير كاك شبان هسه شلونه؟ يا الله هذيك هاكا باسكي لقمله بسم الله هذا عشقيتي يا شازي باسكي له دابز هنا بايك دقه با جنازانه داقر ما دي بينا او جنازانه او ولا كاك زانو شيء دوائي كتوني لك ما تيابران رجعنا بينا بتوني لك تيابرين سعر ما قدوا لقى هوران ما هات هنا او ديتوني لك ورد ان شاء الله بروشيا برو درالي حاجه قال بشمان نبينو يا الله يلا كاكا سلام السلام عليكم سلام كي زانين بابا كوتين ام هاتنا خوارير زو خاص جماعات ما هاتوا لي كانوا وقف يوم تنتين وتقرام وتخوادم بدردي كاك جوان الله كي زاني اسهم بابا كوتين السلام عليكم عليكم السلام كي زانين بابا كوتين كاك جوان يلا اقراتن بۆم تەگەرانەتووی باشی لێ بەخواردن بۆ لێکردنەوە بۆ بردنەوە بۆ ماڵەوە تو 31 دقیقە خەریکی تو خواردنی کاک شوان سڵای خۆ لێوێ کێ زانێ ئێمە چیەکەین هاوڕێیان ئەمە گەشتی چییە گەشتی خواردن پێم وتە نا لە تەگەران توی جوانی پێوێت ئەمەنەوە زۆرم لێ خواردوەت هاوڕێیان شانسی خۆم شانسی ڤیدۆکە تویش پێوە نەما چاوت چرای ئەو دی شاخەکەمان ئینشاءڵڵا ئەو دیوە گردەمان دەڕەڵەی حاجی دەرەکەوێ بۆ بەڕێزانی کە پرسیاران کە دەڕەڵەی حاجی لەکوێ هاوڕێیان خۆشەویست ئەمە منتیقەی شاخە سوورە ئەو قتعە سبییا بینن
لێ وردەتە دابازیتەوە چیتوانێ بەرەو دەڕەڵی حاجی دەڕەڵ حاجیەکەتە پشتی ئەم پردەوانێ بۆ معلوماتی جەنابتان ئینشاڵڵا ئێمە لەگەڵ هاوڕێیانمە وردەوە داچینە پێشەوانێ بۆ ئەوەی دیمەنەکان بۆی خۆشەویست بگوازینەوانێ یا الله بەخێر بێنن بۆ دەڕەڵی حاجی ئێرە شاخە سوور دەڕەڵی حاجیەکێتە پشتی شاخە سوورەوانێ بۆ زانیاری بەڕێستان سەرنگای شاخە سوور و دەڕەڵی حاجی بەڵێ هاوڕانی خۆشەویست لێرەوە لەم خەتەوانەی تێ وردووەدا لەغڵ بە ڕێگەی دەڕەڵی حاجیە بیتوە چیتە ناوانێ يلا كاكا دار الله حاجي لا براسك مدير وبير فرمو ما قال انا وهذا يلا كاكا برا دار الله حاجي باشا باش ديك انا بو تلفون ابوكم ولا هاوڕانی خۆشەویست ئەمە دەڕەڵی حاجیە و کەوکوتمان بەڵام چۆن چیننەوە غەڵەتێکمان کردووە ئەگەر هاوڕانی خۆشەویست ئەمەش دەڕەڵی حاجیە یاخوا بەخێر بین بۆ دەڕەڵی حاجی و ئەم دیمەنە ناشەرستانێتی کە خەڵک بەجێڵن هەمیشە سەسێکە ڕە سێران بۆ عالەمەکەن بەڵێ هاوڕانی خۆشەویستم لە کۆتاییە گەیشتینە دەڕەڵی حاجی بیرتان بێ پرسیارمان لێکردن وەرن وەرن ئێو 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 بیرتان بێ پێمان وتن ئێوازان نەچین بۆ کوێ ئێمە هاتین بۆ دەڕەڵی حاجی بەخێر بێن بەخێر بێن وەرە 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 زانیم هاتین بۆ کوێ کێزان ئێرە کوێ ئێرە کوێ بردیا شاخە سوور شاخە سوور بەخێر بێن بۆ دەڵەمەی دەڕەڵی حاجی دەڵەمەی حاجی هەمیشە لەگەڵ ئێمە براون وای 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 ترسا سەکانە جوانە حالێرا پاسیلێ خوڕیان بەسەر هەرچیوە بەرە کێزان ئێمە ئێستا لە شوێن هەی قسە قۆڕە بە پاسکیل سڵاومان لەبێ بە پاسکیل هاتینە دەڕەڵی حاجی سڵاومان لەبێ سڵاو لە کاگامان جشکەیە ئەم شوێنی بە ئێمە شاد کرد بەخێر بێن بۆ دەڕەڵی حاجی طبعا هاڕیان خۆشیت ئێستا ئێمە حالێن بە پاسکیل هاتوینەتە کوێ دەڕەڵی حاجی زانان والله هاوران خۆشەویستم کە دینیتان ئێرە دەڕەڵی حاجیە بەچی هاتوین بە پاسکیل لەگەڵ هاوڕێیانمە ماڵی کاگامان جوابێکەم دیمەنەی بێمە شاد کردووی مەشتوانمان جارێک بە پاسکیل سەردانی بکەین بەخێر بێن بۆ دەڕەڵی حاجی چاوت چرایی کێزانێ ئێمە هاتین بۆ کوێ مسكين لو جوايا لو جوايا ببينا مالديف خوي هاڕابێ وەلا خۆشتۆکە
هاتي بودر الله حاجي اما طلع ما حاجي نقدر الله بشي اوش در الله حاجي اواش يا ربور ویسم ئەوەی کە دینیتان گەشتی پاسکی سوارەکەی گروپی پاسی سواری ژنگە دۆست بوو لەگەڵ هاوڕێیانما بۆ کوێ بۆ دەڕەڵی حاجی هیوادارم سووتان لە ڤیدۆکان ئاماگر بێت و چێشتان لێوەرگرت بێت وەکۆی مە چێشمان لێوەرگرت تا بڵۆژێکی تورگەشتێکی تێ سپاردەی خوا بن و ماڵ ئاوا بێ کێ زانم گەشتی ئێمە بۆ کۆتایینە تاوان هاوڕانی خۆشەویستم ئێمە کۆتاییمان بە گەشتەکەمان هێنا بەڵام هاوڕانە پێیان باش بوو سەردانێکی مۆکە بەشکەین و لێوە بڕێنەوە بەرەو ماڵەوە بۆیە بڵۆگ بەردەوامە دووهەمین ناخواردن دووهەمین ناخواردن ها کابراوەتی تێ تا عەربە دوو جار نانمان خواردووە ئێستا دووهەمین جار نانمان خواردن بە مەعنەوە وەڵڵی گەشت یعنی ناخواردن ترامەی پێ نایە ماشەڵڵا ماشەڵڵا شتنی ناوێ کێ زانێ گەشتەکەمان تەواو بۆ یا تەواو نەبوو کێ زانە گەشتەکەی تەواو بێ کاکێمە گەشتەکانمان هەروە ئێمە هاچین بۆ کوێ ماشەڵڵا سری ئەو سەر و لێژێ بەڵام حەیف ناتوانم تۆماری کەم بۆ خاتی خوا شەبان تو لە شەباژێ ڕانێشت بردووەدە بەرەو مۆکەبە ئینشاءڵڵا بەرەو مۆکەبە وردووەدە هاوڕانی خۆشەویست هەنگاو دەنین بەرەو کوێ بەرەو مۆکەبە بە پاسکیل ئەوە نەمان نەماوە پشت بەخوای گەورە چەند کیلۆمەترێکی تر نزیک بووینەتەوە لە مۆکەبەوە ئینشاءڵڵا دوایین ڤیدۆیش لێ تۆمارەکەی هاوڕانی خۆشەویستم ئەمەش ڕێگەی مۆکەبێ وردووەدە هەنگاو نین بەرەو کوێ ئەم پشاخانەمێ بڕین پشت بەخوا بەرەو مۆکەبۆ قەیوان و پاشان بێچارە کردم دڵسووتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دایانجی بولبول و قمری بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئێرە مۆکەبەیە درێژەیم ڕێگەیە تا چێتەوانێ سەپر دەکە و نازم ناچێت تشی لە بەتوانێت پێوترم عشقت بێچارە کردم دڵسووتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دایانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بباشڵ جاڕان خۆشە جەبە کۆتایی گەشتەکەی هێتر شەڕ ڕوایە چاڕی سیارین ئەوە تەبەتەیە کولەکێ بەجارە سڵقەکەوەرە تەرەتیزێ شوان بای کۆمپانیا ماشەڵڵا شکر بزگێتمان دەستەوە بۆ ئینێژە گەشتی تا بکەین چی ئەزانێ بۆ سیارەمان دەست ناکەوێت حيامان سويانا والله حيامان سويانا الدنيا ما شاء الله محمد يا قلاحة جماعة الدعاء برا في قلاحة قوم
خۆشەویست دوای هەوراژ و نشەوێکی زۆر و بارانکی کە زۆر کە ڕووی تێکردین مەجبور بووین کە چارە بگرین و دەبێنەوە بەرەو شاری سلێمانی تا بڵۆکێکی دەست پادەی خوابەن ماڵ ئاوا بێ.